سپاسی ئەوانە دەکەی کە ئەو قسانیان بۆ داوێمەگە ئێمە بەڕاستی دڵخۆشین پێمان خۆشە زۆریشمان پێ خۆشە هەر نەبێ بەشێک لە ئازارەکانمان کەم دەکاتەوە جێگای دەستخۆشین کە ئاوا بەهانای کە مەدامانەوە بێن زۆر سپاسی ئەوانە دەکەین کە هاوکاری ئێمە بوون و لە خزمەت ئێمەدا بوون ئەمە ڕاستی ئەرکی حکومەتە ئەرچی سەرمایەدار نییە ئەرچی خێرخواز نییە ئەمە ئەرچی حکومەتە لەسەر حکومەت واجبە بەخەم خاوەن پێراویستی تایبەت دابێ بەخەم ئەوانەی کە ناتوانن لە دەرەوە بێنە دەرێ بە پانانەوە بچێت تا چەند پێداویستەکانی پڕکرۆتەوە کورسیان بەخوای تا ڕادێک باشە لەخوا بە زیاد بێ باشە الحەمدوللیلا دەنا بڵێ وڵی پڕکردنەوە هیچ شتێکی وان نییە بڵێ بۆ پڕکاتەوە داواکاریتان چی دەبێت چیتر نابۆ دابین کرێکە لێسەدا پێویستان کاکەمە ئێمە پێویستیمان بەڕاستی پێویستیمان بە خەستەخانەیە هەیە لە ماڵەوە ناتوانێت بێتە دەرەوە مەعاناتی نییە هیچ دەرامەتێکی نییە تۆ بتوانی بیبێ بۆ دەتوانێت حکومەت ئەرکێکی دابین کە هەر نەبێت دکتۆرەکان بەرێ بۆ ماڵەوە هەیە لە ماڵەوە نەخۆشە لەسەر جێگایە ناتوانێت بێتە دەرەوە ئەوە ئەرکێکی قورسە بۆ کەسوکارەکەی بۆ براکەی بێ جاسخۆشی بێ چدایکی بێ هەر کامێکیان بێ لەو کەزانێ واجبە لەسەر حکومەتی شتێک دابین کە محاناتێکی ئەو کەمەندامە سوکنایەکی لێکم کاتەوە یعنی وا بکە محاناتەکەی کەم بێ هیچ ئازار و ئەشکەنجەی نەدا چکەوە بۆ خۆی نەخۆشیشی دەرونیە بوو لە جەستەی تۆدا بەڕاستی ئەمە نەخۆشی لە جەستەتدا دەبێ وا بکەی دڵخۆشی کەی واقعی شتێکی بۆ بکەی کە جێ شانازی بێ جێ دڵخۆش بێ نەبێت لە حکومەت بێزار بێ وابێ شانازی بە حکومەتەکەی بکەی شانازی بۆ ئەوەی بکەی کە هاوکاری دەکەن بەڕاست